قەیرانی دارایی و دواکەوتنی موچە لە کوردستان بەردەوامی هەیە. موچەخۆرانی هەرێم لە ئێستادا بێهیوا بوون لەوەی حکوومەت بتوانێت مانگانە موچەکانیان بەگشتی خەرج بکات. بۆیە ئامادەن مانگانە لە 175 موچەکانیان وەربگرن و لە 125 بە قەرزای حکوومەت بمێنێتەوە، بەڵام بەمەرجێک مانگانە لە کات و ساتی خۆیاندا موچەکانیان بۆ خەرج بکرێت. ئەم لە حاڵەتێکی وەکو ئەمڕۆی کارێمی کوردستان تێکەوتۆ قەیرانێکی ئابووری هاتۆتە پێشەوە، پێم وایە هەرێکێک لە ئێمە پێویستی بەوە هەیە کە هەنگاوێک بنێ بەوەی یارمەتی دەربێ تا بتوانین حکوومەتیاران بە هەمومانەوە بتوانین لەم قەیرانە ڕزگاری بکەین. ئەو موچەیەش کادرێ بە مامۆستایان پێم وایە وەکو سەرەتاوتم مافێکی تایبەتی خۆیەتی، بەڵام ئەگەر ئەم مامۆستایش دڵنیا بێ لەوەی کە مانگانە لە کاتی خۆیە ئەو موچەی خۆی وەردەگرێ، زۆر ئاساییە ئەگەر بەشێکی کەم لەو موچەی بۆ نمونە لە 175 وەرگێ 25 لای حکوومەت بمێنێتەوە بە قەرز بە دڵنیاییەوە کە ئەو قەرزە نەفەوتێت و بگەڕێتەوە بۆ مامۆستا. پێم وایە مامۆستایان یان فەرمانبەران بە شێوەیەکی گشتی ئەتوانن بەم شێوەیە هاوکارێکی باش بن بۆ حکوومەتی یاریمی کوردستان. وەکو فەرمانبەر مەراسی لە 175 ڕازیم ئەگەر هەموو مانگێ لە کاتی خۆیان بدرێتێ. من دڵنیاشم فەرمانبەرەکانی کەش هەموو هەرێمی کوردستان لەم وەسعی داراییە وەکو هاوکاری حکوومەتی هەرێم بکەن بۆ ئەوەی لە 175 لە کاتی خۆیان بدرێ، لە 125کەشی هەڵگیرێ، بەڵام کاتێک کە وەسعی دارایی باش بوو حکوومەت قەرەبووی فەرمانبەران بکاتەوە. دیارە مامۆستایان فەرمانبەران لە بەرامبەر ئەو ئەرکەی بەجێهێنن ئەرک و مافی خۆیانە کە حەق خێشی وەرگرن ئەوش ئەو بڕەموچەیە کە لە بەرامبەر ئەو کارە پیانە درێ. هەرچەندم پێم وایە مامۆستا لە بەرامبەر ئەو ئەرکە پیرۆزێکیەوە بەجێهێنێ و لە ڕووی مادیۆ بەراوردی بکەی، بەڵام مقابلی ئەوە نییە کە وەریەگرێ ئەو بڕەموچەیەکەوە وەریەگرێ. داواکارین کەوا هەموو مانگێک حەقی خۆمان وەرگرن، وەکو چۆن جاران هەموو 25 مانگێک مامۆستا موچەی وەرگرتووە واتە نەگەشتۆتە سەری مانگ، بەڵام ئێستا ئەوە 5 مانگە مامۆستا نیو موچەی وەرگرتووە. ئێمە داواکارینکەوە هەموو مانگێک لە کاتی خۆیان موچەی خۆمانمان پێ بدرێت. جێگەی ئاماژەبووکردنە ئەگەر حکوومەت لە ئێستادا چاکسازی لە بوارەکانی نەوت و باج و داهاتی خاڵە سنووریەکان و موچەی پڵە باڵاکان و ڕێخستنەوەی خەرجەکان بکات، ئەوە موچەخۆرانیش ئامادەن هاوکاری حکوومەت بن تاوەکو لەم قەیرانە دەربازی ئەبێت. موچەخۆران ئامادەن دەست لە بەشێک لە موچەکانیان هەڵبگرن، بەڵام بەمەرجێک مانگانە موچەی شایستەی ژیانیان بۆ خەرج بکرێت.